ئێمە هەمیشە تێبینیمان هەبووە لەسەرەوەی 11 کورسی پێکهاتە بە جۆرێک هاتووە کە لایەنێک بە دەنگی زێرەڤانی کردوونی بە ئەندامی پەرلەمان بە ناوی پێگاتەی ئاینی و نەتەوەیی کە ئەو پێگاتە ئاینی و نەتەوەییانە ئێمە هەمیشە ڕێزمان لێگرتوون و بەشدار بووین لە دەرکردنی یاسای مافی پێگاتە ئاینی و نەتەوەییەکان لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەمڕۆ چوونە بەرەیەک دژی دەنگ و دژی ئازادی ڕادەربڕین و چوونە بەرەی سەرکوتکردنی نوێنەرانی خەڵکی کوردستان لە پەرلەمانێکە کە ئێمە بە دەنگی حەقیقی و بە سندوقی تەزویر لەسەرکراوی دەنگدانیش بەندە بۆ خۆم لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە کۆی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی 42,400 دەنگم هێناوە. بەڵام ئەمڕۆ 12 کورسی پەرلەمان کە 11یان پێکهاتەکان بوون، ئەویشیان کورسیەکی تری پێدراوە، بە هەر 11یان بە قەرنیوەی بەندە دەنگیان نەهێناوە. ئەمڕۆ پەرلەمانتارێک بە 194 دەنگەوە دەستی هەڵبڕی بۆ ئەوەی نوێنەرێکی خەڵکی کوردستان کە 42,000 دەنگی بێتەزویر و زیندوی هێناوە پارێزبەندی لێ هەڵگیرێ تاکو لەسەر ئەوەی کە وتوێتی سەرۆکی حکوومەت کۆمپانیا و بانقی هەیە بترێتە دادگا. کام دادگا؟ ئەو دادگایی کە سەردەش عوسمان لە سایەیە تیرۆرەکرێ و سیناریۆی بۆ ڕێک دەخرێ، لەو دادگایە دەوترێ سەردەش عوسمان تیرۆریست بووە و کاری بۆ دەستگایەکی تیرۆریستی کردووە، بۆ ڕێکخراوێکی تیرۆریستی کردووە. ئەو دادگایی کە بەداخەوە دادوەرە جوانەکانیش یەک یەک لێی دەرەچن و تایە نامێنن چونکە هەیمەنەی حیزب و ئەوانەی کەوتونەتە سەروی یاسا بەسەری ئازاڵ بووە.